بۆیە میێوەنداری بەڕێز دکتۆر سەباح سوبحیمان کردەوە بەڕێزیان لە بەختاوە ڕاستەخۆ لەگەڵمانە بن ئەندامی لیژنەی نەوت و گازی پەرلەمانی عێراقن. دکتۆر سڵاوت لێبێتم کاتت باش پێمان بڵێ دوایین هەوڵەکان گەیشتنە بە چ ڕێگە چارەیەک و بە چارەسەری ئەم کێشەیە بۆی کە ئیدی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە. سڵاو لە بەڕێزت و لە دیژبینێرانی کوردستان بسیار بەڕاستی ئەمڕۆکە میێوانداری بەڕێز وەزیری نەوتی ئیتیحادیمان کرد لەگەڵ بەڕێوەبەری سۆمۆ لەگەڵ بەڕێوەبەری ناقیلاتی عێراقی ئەوانە بانگهێشتنەکە لەژێر ناونیشانی بە قاچاغبردنی نەوتی عێراقی بوو کە لە دوای ئەو راپۆرتەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا پێشکەش بە ئیدارەی ئەمریکی کرا لەلایەن تامی برۆس لە 3 تەمووزی ڕابردوو کە سەبارەت بە ئەو نەوتە ئێرانیە کە بە قاچاغ دەبرێ و ساغ دەکرێتەوە لە بازارەکانی جیهان و تێکەڵی نەوتی عێراقیش دەکرێت دەستنیشانی چەندین کیاناتی کردووە دەستنیشانی 22 کۆمپانیای کردووە لە میانی ئەو باسکردنانە وەزیری نەوتی ئیتیحادی باسی کێشەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانی کرد و باسی ئەوە کرد ئەو کێشە و گرفتانەی کە لە میانی ئەو گفتوگۆیانەی کە کراوە لەگەڵ وەفدی دانوستانکار و لەوێن دەرێ باس لە چەند خاڵێکی کرد کە دەڵێ بنەمای ئەو کێشە و گرفتانەکە لەسەر بابەتێکە ئەویش بابەتی ئیستیهلاکی ناوخۆییە لەگەڵ ئیش و کارەکانی ئەو دەستەی ڕاوێژکاریەیە ئیستیهلاکی ناوخۆیی وتی بەپێی تەقریری دیوانی ڕقابەی مالی بابەتی ئەو ئیستیهلاکە لە 46,000 بەرمیل زیاتر نییە بەڵام هەرێمی کوردستان داوای 65,000 بەرمیل دەکەن لە بۆ پێداویستی ناوخۆیی. باشە دکتۆر هەر بە فعلی ئەمە کێشەیە لای بەغدا ینی لەسەر ئەمە وەستاوە کە دەست ناکاتەوە بە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان؟ نەنە ئەوە بەشێکە لە کێشەکان بەڵام ئەوەش عیلاجی هەیە ئێستا لیژنەی ئەنجومەنی وەزیران کە دامەزراوە کە لە چەند وەزیرێک پێکاتوە یەک لە داواکاریەکانیان ئەوەیە پێشکەشکردنی راپۆرتێک لەسەر ئەو زیادەیە نێوان 46,000 بەرمیل بۆ 65,000 بەرمیل لەژێر ڕۆشنایی ئەم راپۆرتە هەڵدەستن بە ئەنجامدانی بڕیارەکە و ئیتفاق دەکەن لەسەر بابەتەکە ئەوە کێشەی نییە چکە ئێمە مداخلەکەمان لەسەر ئەوە بوو کە ئێمە نابێ لەسەر ئەم بابەتانە بڕۆین بە جەنابی وەزیرم گوتم ئێمە نابێ ئەوەندە باس لە کێش و گرفتەکان بکەین چکە لیژنەی ئەنجومەنی وەزیران ئێستا ئیش و کارەکانی خۆی بەردەوامە کۆبنەوەکانی بەردەوامە کار دەکەن بۆ چارەسەرکردنی گشت کێشەکان ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم لەسەر دەستەی ڕاوێژکاریەکە بوو اتفاقیان کردووە هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ئیتحادی لەسەر ئەو کۆمپانیایە کە هەڵدەستێ بە ڕاوێژکاری بۆ دەستنیشانکردنی تێچووی دەرهێنانی 1 بەرمیل نەوت لە ناو هەموو لەسەر لە هەر حەقلێک لە حەقلەکانی هەرێمی کوردستان لەسەر ئەو بنەمایە ئەوانش کار دەکەن تاکو و تەحدیدی ئەو بڕای پارەیە بکەن کە تێچووی دەرهێنان و گواستنەوەی نەوتە لە هەرێمی کوردستان ئەو کێشەیەش چارەسەر دەبێت. خۆشبەختانە وەزیری نەوتی ئیتحادی زۆر گەشتبین بوو لەسەر بابەتەکە وتی بابەتەکان بەرەو ئاراستەیەکی باش دەڕوە لیژنەی ئەنجومەنی وەزیران کارەکانی بەڕێکوپێکی دەڕوا و بە میهێنیانە کار دەکەن هەرێمی کوردستان هەموو بڵێن نەرمیەکی پیشاندایە هەروەها حکوومەتی ئیتحادیش نیازی چارەسەرکردنەکەی زۆر بەوازحی دیارە و ئەو دەمێنێتەوە ئەو بابەتانە کە ئێمە باسمان کرد ئەوانەش چارەسەربوونی هەیە چارەسەربوونەکەشی لەژێر ئەو لیژنەیە لەژێر دەستی ئەو لیژنەیە کە هەڵدەستێت بە ئەنجامدانی بڵێن ئەو لێکۆڵینەوەیە و ئەو پێشکەشکردنی راپۆرتێک بۆ کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران کە نیاز وایە سبەینی ئەنجام بدرێت. باشە دکتۆر یەک یاخود با بڵێن دەنگووی ئەوە هەبوو باسیەوە کراکە لیژنە شەشکەسیەکە لەگەڵ وەزیری نەوتی عێراق کۆبوونەتەوە لەسەر ڕێکەوتنی لەگەڵ هەرێمی کوردستانە ئەو باسی و کۆبوونەوەی کرد بۆ ئێوە؟ نەخێر بە هیچ شێوازێک باسی و کۆبوونەوەی نەکرد ئەو معلوماتە نازانم تا چەند ڕاستە بەڵام ئاماژەی بەوە نەکردوتی ئەمە کارەکانمان وەکو وەزارەتی نەوت تەواو کردووە
هیچ کێشەی نییە مەسەن کارەکانمان بەتەواوەتی باشەی دکتۆر هیچ ڕێکەوتنێکی تازە هەیە هیچ ڕێکەوتنێکی نوێ هەیە لە نێوان وەزارەتی نەوت و کۆمپانیەکاندا بەپێی ئەو ئەجندایە کە پێشتر ئیشیان لەسەری کرد کارەکانیان بەو شێوازە بوو کە $16 بە شێوازێک بدرێت لەگەڵ قەرزەکانی ساڵی 2022 تا 2023 بە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بۆ وەزارەتی نەوتی اتحادی بابەتەکە لەسەر بنەمای ئەوەی کە چۆنیەتی هەناردەکردنی نەوت بە ڕێگای بۆڕی هەرێمی کوردستان بەندەری جیهان ئەو کۆمپانیانەی کە پێشتر هەرێمی کوردستان تەعاقودیان لەگەڵ کردبوو بۆ فرۆشتنی ئەو نەوتە بۆ ساکردنەوەی ئەو نەوتە کۆمپانیای سۆمۆ تەوزیحیدا وتی ئێمەش بە هەمان شێوە ئەو کۆمپانیانێک کە نەوتی هەرێمی کوردستانیان دەکرێت ئێمەش بە هەمان شێوە عقدمان گرێبەستمان نوێ کردێتەوە لەگەڵیان کێشەی تەعاقوداتەکان نەمایە بە شێوازێکی گشتی کەش و هەوایەکی باش هەبوو بۆ ئەوەی کە بڵین گەشتبین بین بۆ ئەوەی چارەسەرێکی بنەڕەتی بدۆزینەوە بۆ ئەم کێشەیە کە زۆری خایەن بەڕاستی زۆر خایەنەکەشی لەبەر ئەوەی بە سیاسی کرا ئەجنا هیچ باشە دکتۆر وا بڕیارەکەم ڕۆکاتژمێر 5 چوارچێوەی هەماهەنگی کۆبێتەوە پێ دوایە کە لەو کۆبوونەوەیە باسی پرسی موچە بکرێت و لەسەر ڕێکەوتنێکی سیاسی و مادام پرسەکە سیاسیە لەو کۆبوونەوە سیاسیە چارەسەر بکرێت بەڵێ بە مەزەندەی خۆم باز دەکرێت کە بەپێی ئەوەی کە ئەو معلوماتانەی کە وەرمان گرتووە یعنی پێشتریش بڵین بە هیچ شێوازێک ئێمە هیچ بڵین بڕیارێکمان نەدا لەسەر مقاتعەکردنی عملیەی سیاسی دوای ئەوەی کە چەندین بەڵێنمان وەرگرت لە ئەندامانی ئیطاری تەنسیقی کە بە دەبێت چارەسەرێکی خێرا و فەوری و گشتگیر بدۆزرێتەوە بۆ مەلەفی موچەخۆرانی هەرێمی کوردستان ناکرێت بە هیچ شێوازێک ئەم مەلەفە بەو شێوازە بڵین بەو کەم تەرخەمیە بەجێ بمێڵێت خاصەتەن بۆ ئەم ساڵ و ئێمە سوورین لەسەر ئەوەی کە بەرهەمەکانی ئەو فشارانەی کە کردوماتە سەریان وەکو کوتلەی پارتی دیموکراتی کوردستان وەکو پێکهاتەی حکوومەتی عێراقی کە چەندین وەزیری کوردی تێدا ئەوانیش فشاریان کردوتە سەر حکوومەتی اتحادی پێویستە بە زووترین کات ئەو مەلەفە چارەسەریی بنەڕەتی بۆ بدۆزرێتەوە. بەڕێز دکتۆر سەباح سوبحی ئەندامی لیژنەی نەوت و گاز لە پەرلەمانی عێراق لەگەڵمان بووی لە بەغداوە سوپاس بۆیەوە.